ئێرە گەڕێکی مستەفا ئاغەیە لە خورماتوو لەم کۆڵاندا ماڵی شاعرێکی تورکمانی لێیە لە خانوویەکی کۆندا دەژین. عیماد ئەو شاعرەیە تا ئێستا خاوەن چەندین بڕوانامەی ڕێزلانانە. ئەوەی عیماد لە شاعرانجا دەکاتەوە تەندروستیەکەیەتی کە خاوەن پێداویستی تایبەتە و ماوەی 47 ساڵە لەسەر جێگایە. یاخۆ بەخێر بە قەناتی کوردات بەس هەدوو چاوم. عیماد چەند ساڵە شاعر ئەنووسی؟ لەنەوەت پێنج. نووسەر و شاعر کەوسەر ساقی لە هەفتەیەکدا 2 ڕۆژ سەردانی ماڵی عیماد دەکات بە مەبەستی نووسینەوەی شعرەکانی. ئەو باسی ژیانی عیمادمان بۆ دەکات. سەیرم کرد میولی هەیە، هەوەسی هەیە بۆ ئەدەبیات. اینجا ئەم تەلەڤیزیۆنەش یەکەم مەدرسە بوو بۆی بەچی زمانێ شعر دەربچایە خۆی گوێیدا احتیمامی کرد بۆی. سەیرم کرد جارجار جملەی شعری ئەنووسی نیوە خۆریاتی ئەنووسی من ئیکمالی کرد بۆی. نووسینەکانی ئیتراعی بکای گشتی بۆ برادەری بۆ محەبەت، یعنی شعری حربەکە لەگەڵ تەفریقە و عنصری و تائفیەت. ئەوە تەمامەستە بزان چیە لەی دێمەس کورد، دێمەس تورکمان، تەفریقاسız bir insan. Taraşçılarda tekti yoldaşım Kısta Erka. Kurda خۆی لە جمهوریە. ئەوەی عیماد پێویستیەتی تەنها یەک کورسیەکی تایبەتە کە پشتوانەی سەلامەتی هەیە تاکو لە ڕێگەیەوە بتوانێت پێی بچێتە دەرەوە و وەک خۆی دەڵێت تەنها لە دەرەوەی وڵات دەست دەکەوێت. خۆی مامەستە قساکە عیمادام ئەنگالیەن، یعنی من معوەقم ناتوانم نەرێ بکەم نەچشتی حرەکات بکەم، یعنی رازیە لە ژیانەکەی رازنی. عیمادام ئەنگالیەم خەوەن عوەقی من حەق دەمەغدە دلیەم بەڵام ئەوجا کەلمەی حەق تێت هیچ سکوت نابێم. عیمادی شاعر ئەو هەش کتێبە شعریەی کە چاپ کراوە کردی بە دیاری بە دەستگای میدیای کورسات لە پای ئەو بەسەرکردنەوەی کە بەسەرمان کردەوە. عیماد شاعرێکی خاوەن پێداویستی تایبەتەوە 47 ساڵە لەسەر جێگایە. بە هاوکاری ئەدیبان و نووسەرانی خورماتوو تاکو ئێستا 8 کتێبی شعری بۆ چاپ کراوە و لە هەموو بوارەکانیشدا شعر دەڵێت. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.